بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان، بە بۆنەی نزیکبوونەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان و هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆزبایەکی گەرم لە مسڵمانانی دنیا و لە کوردستان و لە بەڕێستانەکەین. لە خوای گەورە داواکارین هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان بکات بە خێر و بەرەکەت و بیڕژێ بەسەر هەموو لایەکە و نوێژ و ڕۆژ و پەرستش و تاعاتی هەموو لایەکمان قبوڵ بفەرمێت. بەڕێزان و ئاگادارن ئێمە ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان لە تاوەری تەندروستی سمارت هەڵدەستین بە بڵاوکردنەوەی ڕێنماییەکان بەپێی پسپۆڕیە جیاوازەکان بۆ ئەو چارەخوازە بەڕێزانی کە نەخۆشن، جا هەر کەس بەپێی نەخۆشیەکەی و بەپێی حاڵەتەکەی. بەندە دکتۆر ڕاوە حەمە غەریب باپیر پسپۆری نەشتەرگەری گورچیلۆ میزەڕۆ هەڵاستین بەڕوونکردنەوەی ئەو حاڵەتانەی کە لە گورچیلەکانە، ئەو نەخۆشیەکانی گورچیلە و چۆنیەتی ڕۆژوگرتن لە مانگی ڕەمەزانە بۆ ئەو چارەخوازە بەڕێزانی کە نەخۆشی گورچیلەیان هەیە. باسێک لەو حاڵەتانەکەین کە تیایدا چارەخواز ئەتوانێت بە ڕۆژوو بێت لەگەڵی شاکە نەخۆشی هەیە و ئەو حاڵەتانەی کە بە شێوەیەکی بەردەوام بە درێژایی مانگەکە چارەخوازەکە ناتوانێت تایە بە ڕۆژوو بێت و ئەو حاڵەتانەی کە بە شێوەیەکی کاتی ڕێگەیان پێدەین ڕۆژەکانیان بشکێنن و پاشان ئەوەی کە ئەوترێت دوایی قەزای بکەنەوە ڕۆژەکان بگێڕنەوە. بەڕێزان گورچیلەکان دوو ئەندامی سەرەکی ئەوەی کە جەستەن کە کاری سەرەکییان پاراستنی و هاوسەنگی ڕێژەی ئاوە لە جەستە و باڵانسی خوێکانزایەکانی جەستە و لەگەڵیدا چەندین فرمانی سەرەکی تریان هەیە وەک گۆڕینی ڤایتەمین دی بۆ شێوە ئاکتڤەکەی و ڕێخستنی فشاری خوێن و بەشداریکردن لە پرۆسەی دروستکردنی خوڕەکە سوورەکانی خوێن و زۆرێک لە فەرمانەکانی تر. ئێمە ئەم ساڵ پێمان خۆش بوو ڕوونکردنەوەی حاڵەتەکانی گورچیلە بەدەر لە ساڵانی پێشوو بە شێوەیەک بێت کە ڕاستەوخۆ لەلایەن چارەخوازەکانەوە ئەو پرسیارانەی کە هەیەە ڕاستەخۆ وەڵامی پرسیارەکانیان بدەینەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ کەسانێک کە تەندروستی گورچیلایان جێگیرە و کێشەیەکیان نییە بە هیچ جۆرێک ڕۆژوی مانگی ڕەمەزان کار ناکاتە سەر گورچیلەکەیان، هیچ ئەثەرێکی خراپ لەسەر گورچیلایان بەجێ نایڵێ، لەبەر ئەوەی لە بنەڕەتدا گورچیلەکان فەرمانیان پاراستنی هاوسەنگی ڕێژەی ئاو لە جەستە و ڕێژەی خوێکانزایەکانە. بۆ ئێنە ئەگەر دیقەت بفەرمونون لەو کاتانەیە کە بە ڕۆژووە بین دیقەت ئەدەی کە پارشێوەکەی ڕێژەیەکی باش ئاوە خۆیتەوە، لە پاش ئەوەی لە پاش پارشێوەتەیە بخەویتەوە لەبەر ڕێژەیەکی زۆر ئاوت خواردۆتەوە، دیقەت دەدەی دوای ماوەیەک لە ڕوتان وا پێویستە کا زوو بچی میس بکەی. ئەمە چییە؟ ئەمە ئەو ئەگەێنێ ئەو ئاوە زیادەیی جەستە کە تۆ زیاد لە پێویستی خۆت ئەی خۆیتەوە کاری گورچیلەیە ئاوە زیادەکە دەراداتە دەرەوە لە نیوەڕۆوە بەرەو ئێوارە دیقەت ئەدەی کە ڕێژەی چوون بۆ توالێت زۆر کەمە بێتەوە. ئەمەشیان جارێکی تر گورچیلەکانە لەبەرەوەی کە ئەو باڵانسی ئاوی جەستە بپارێزێت ئەو ئاوایی کە لە جەستەیە هەیە ئەی مژێتەوە بۆ جارێکی تر بۆ جەستە بۆ ئەوەی کە جەستە تووشی وشک بوونەوە نەبێت. ئەمە پێمان دەڵێت کە لە مانگی ڕەمەزانە گورچیلەکان یەشێک لە سەرەکیترین فەرمانەکانیان زۆر بە ئاشکراتیان دەرەکەوێت کە پاراستنی باڵانسی جەستەیە بۆ ئاو و خوێکانزایەکان. بەڵام هەندێک حاڵەتمان هەیە کە تیایدا گورچیلەکان باش کاری خۆیان ناکەن، ئەکرێت ڕۆژوگرتن زیاتر ئەم حاڵەتەتیە زیاد بکات کە ئێمە پێمان خۆشە یەکەیەکە ئەو لەلایەن بەڕێستانەوە هەر کەس بەپێی ئەوەی خۆی پرسیارەکانیان ئەکات و جوابیان ئەدەینەوە. دەستخۆش کاکتۆر، ئایا ئەوانەی کە بەردی گورچیلایان هەیە ئەتوان بە ڕۆژوو بن یان بە پێچەوانەوە ڕۆژوو ئەبێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە؟ دەست خۆش پرسیارێکی زۆر بەجێ، ئەمە لە گرنگترین پرسیارەکانە بڕوا بفەرمون ڕۆژانە زۆرێک لەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە هەر پێش مانگی ڕەمەزان دێن ئەم پرسیارەکە. ئەم پرسیارە زۆر گرنگە، ئێمە زۆر کات و لە زۆر مناسبە جوابی ئەم پرسیارەمان داوەتەوە. ئایا
ڕۆژوی ڕەمەزانە هۆکارە بە دروستبوونی بەردی گورچیلە ئەم پرسیارە زۆرەکرێت و دووەم ئایا ئەو کەسانی بەردی گورچیلان هەیە ئەتوانن بە ڕۆژوو بن یاخودنا. سەرەتا توێژینەوەکان ئەوەمان پێڵێن بە هیچ جۆرێک ڕۆژوی مانگی ڕەمەزان هۆکار نییە بۆ دروستبوونی بەردی گورچیلە. بەڵامەکە لەوەیە ئەوەی تێبینیمان کردووە لە مانگی ڕەمەزانە زۆرترینی حاڵەتەکانی دابەزینی بەردی گورچیلە لە گورچیلە بۆ بۆری حالب 4 هێندە لەو کاتانە زیاترە کە تایە بە ڕۆژوو ناوینیە واتە دابەزینی بەردی گورچیلە بۆ بۆری حالب و دروستبوونی ئازار لە مانگی ڕەمەزانە و لە کاتی ڕۆژوە 4 هێندە لە حاڵەتەکانی تر لە کاتەکانی تر زیاترە. ئێمە زۆرێک ئەو حاڵەتانەی کە بەردی گورچیلیان نەبووە بۆ یەکەم جار لە مانگی ڕەمەزانە هەست پێکا کە بەردی گورچیلی هەیە ئەبینی ئازارێکی زۆری هەیە گورچیلەکەی ئازارێکی زۆر لە گورچیلەوە دەست پێکا بەرەو بۆری حالب و میزەڵان کە پشکنینی بۆکەین دەرەکەی بەردی گورچیلەی هەیە واتە زۆری دابەزینی حاڵەتی بەردی گورچیلە ئەکەوێتە مانگی ڕەمەزانەوە. ئەو کەسانی کە بەردی گورچیلان هەیە بە ڕۆژوو بن یاخودنا ئەوانەی کە بەردیان هەیە ئەگەر ئەم حاڵەتانی کە من هەیە باسی ئەەکەمتیانە هەیە ئەتوانون ڕۆژووی خۆیان بگرن بەڵام پابندون بە ڕێنمایەکان لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانی شاپیان ئەڵێن کە ئەوانەی کە بەردی گورچیلیان هەیە ئەبێ ڕۆژانە ڕێژەیەکی زۆر باش لە ئاو بخۆنەوە. هەڵبەت ئەمان باسی مانگی ڕەمەزان ناکەم ئەمە ڕێنمایی گشتیە. پرسیارەکە ئەوەی چەندێک ئاو بخۆینەوە من هەموو کاتێک بە چارەخوازە بە ڕێزەکان ئەڵێم بە لیتر و بە پەرداخ بۆ دیاری ناکەم یەک نیشانە هەیە پێت ئەڵێ کە تۆ ڕێژەیەکی باش ئاوت خواردۆتە. ئەو کەسانی کە بەردیان هەیە ئەگەر هاتوو ئەوەندە ئاو بخۆنەوە میزەکان ڕوون بێ ئەوە ڕێژەیەکی باشیان ئاو خواردۆتەوە جا ئایا بە 2 لیترە بە 2.5 بە 3 لیترە ئەمە بە چارەخوازە بە ڕێزەکەی بەجێهێڵی. ئەگەڕێنەوە بۆ پرسیارەکە ئەوانەی کە بەردی گورچیلایان هەیە بەردەکە لە ناو گورچیلایان هەیە لە گورچیلەیەکیانە یا لە هەردوو گورچیلایانە ئاوساوی بۆ گورچیلەکە دروست نەکردووە ئازاری نییە و کارکردنی گورچیلایان ئەوەی کە پێوتێ یوریا و کریاتینینیان باشە واتە بەردەکان بێدەنگن لە ناو گورچیلەکانیانە ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەتوانن ڕۆژی خۆیان بگرن کێشەیەکیان نابێت بەڵام هەموو کاتێ پێیان ئەڵێن ئەگەری خزانی بەردەکانیان لە گورچیلە بە بۆری حالب زیاترە لە کاتی ڕۆژوە. بەڵام ئەوانەی کە لە مانگی ڕەمەزانە بەردەکان یەتە بۆری حالب ئەو ڕۆژە بۆ وێنە دوای پارشێەوە پێش بەربانگە ئازارێکی توند لیان ئەدا ڕەنگە ڕشانەوەی توش ببێ ڕەنگە تووشی تا ببێ هەوکردنی لەگەڵا بێ ئەم کەسانی کە بەرد ئەخزێتە بۆری حالبیان بە شێوەیەکی کاتی ڕۆژەکانیان پێشکێنین هەتاکو یا نەشتەرگەریان بۆکەین یاخود بەردەکە فڕێ کە بەردەکەی فڕێدا چێتەوە بۆ باری خۆی ڕۆژوی دەست پێکاتەوە لە مانگەکانی ترا ئەتوانێت قەزای ئەو ڕۆژوانە بکاتەوە کە لە دەستی چوە کەواتە بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە بەردەکە گیراوی دروست نەکردووە هەوکردنی لەگەڵانیە سستبوونی گورچیلەی لەگەڵانیە ئەتوانن ڕۆژی خۆیان بگرن. دەستخۆش بۆ بەرنامەکەت کاکتۆر پرسیارێکم هەیە ئایا ئەو کەسانی یەک گورچیلیانەیە ئەتوان بە ڕۆژبوون لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا؟ بەڵێ دەستخۆش بەنسبەت ئەوانەی کە یەک گورچیلیان هەیە بە بیانکەین بە دوو بەشەوە. ئەوانەی کە یەک گورچیلیان هەیە یان ئەوانن هەر لە بنەڕەتە لە لەدایک بوونەوە بە هۆکارێکی بۆ ماوەی یەک گورچیلیان هەیە ئەوانەشی کە بە نەشتەرگەری گورچیلیان بۆ لابرێ ئەمەشیان با بڵێن دوو جۆرە یەکێکیان ئەوەیە کە تازە نەشتەرگەریەکەی بۆ کراوە دووەمیان ئەوەیە کە لە چەند ساڵێکەوە پێش نەشتەرگەریەکەی بۆ کراوە. ئەوەی کە یەک گورچیلەی هەیە هیچ یەکێک لە سەرچاوەکان هیچ یەکێک لە توێژینەوەکان ئاماژە بەوە ناکات کە یەک گورچیلەی هەبێ نەتوانێت بە ڕۆژوو بێ کەواتە کەسێک یەک گورچیلەی هەبێ لە بنەڕەتە خۆی زانیوێتی چەند ساڵە کە یەک گورچیلەی هەیە وەکو کەسێک کە دوو گورچیلەی هەیە ئەتوانێت ڕۆژەکانی خۆی بگرێ. بەڵام دیسانەوە تاکی دەکەینەوە لەوەی کە ئەوەی کە یەک گورچیلەی هەیە چۆن ڕێنمایی ئەەکەین پارێزکاری خۆی بکە ڕێژەیەکی باش ئاو بخواتەوە زۆر ئازارشکێن وەرنەگرێ زیادە ڕەوی لە وەرگرتنی پرۆتین و هەندێک خواردنا هەیە نەیکا هەمان ڕێنمایی ئەەکەین بەڵام ئەتوانێت ڕۆژی خۆی بگرێت. بەنسبەت ئەوانەی کە بۆ وێنە بەهۆی نەخۆشیەکەوە یا بەهۆی حادیسەیەکەوە وا پێویستەکە گورچیلەیەکیان لا ببرێ ئەوەی کە بە شێوەیەکی تاسەکی واتە بۆ وێنە مانگێ لەوە پێش کاری لابردنی گورچیلەیەکی بۆ کراوە
ئەم کەسانە ڕێنماییانەکەین باشتر وایە بۆ ئەم ساڵ ئەگەر مادام تازە نەشتەرگەری کرا بۆی ڕێگە بدەین گوچیلەکەی تری تعویزی فەوتانی گوچیلەکەیمان بۆ بکاتەوە 6 مانگ بۆ ساڵێک باشتر وایە ڕۆژوو نەگرن لە دوای ئەوەوە کە ئەو دەرکاتە تێپەڕی گورچیلەکەی تری کێشەی نەبوو بۆ ساڵی داهاتوو ئەتوانێت وەکو کەسێکی کە دوو کورچیلەی هەیە ڕۆژەکەی خۆی بگرێت بە پابندبوونی بە ڕێنماییەکان هەرچی ئەوانەشی کە باسمان کرد ماوەیەک لەوە پێش چەند ساڵێ لەوە پێشکاری نەشتەرگەری لابردنی گورچیلەیەکیان بۆ کراوە و گورچیلەکەی تریان ساغ و سەلامەتە ئەتوانن ڕۆژی خۆیان بگرن. سڵاو لە بەکاکتۆر دەست خۆش بێ بۆ ڕێخستنیە ئەم بەرنامەی و جوابدانەوەی پرسیارەکانت. ئەگەر کەسێک ئیلتیحابی گورچیلەی هەبێ ئایا ئەو کەسە ئەتوانێت بۆ ڕۆژوو بێت یان نە؟ هەوکردنی گورچیلە و ڕێڕەوی میز یاخود هەوکردنی میزەڵان با بڵێن حاڵەتێکی زۆر باو بە تایبەتی لە خانمانە. ئایا ئەوانەی کە هەوکردنی گورچیلیان هەیە بە ڕۆژوو بن یاخود نە؟ وەکوتمان هەوکردنی گورچیلە زۆر شایع و بەربڵاوە. ئەگەر هەوکردنەکە هەوکردنێکی ئەوەی کە پێوترێن نان کۆمپلیکیتد نۆت کۆمپلیکیتد هەوکردنەکە تەنها کزانەوەیەکە هێڵنج و ڕشانەوەی لەگەڵان نییە تاولەرزی لەگەڵان نییە نیشانەی وشک بوونەوەی نییە ئەم کەسانە ئەتوانن ڕۆژی خۆیان بگرن بەڵام دیسانەوە ڕێنماییانەکەین ئەوانەی کە هەوکردنیان هەیە زۆر پێویستە ڕێژەیەکی باش ئاوش لەمەنی بخۆنەوە چکە لە گرنگترین چارەسەرەکانی زاڵبوون بەسەر هەوکردنی گورچیلە و ڕێڕەوی میز وەرگرتنی ڕێژەیەکی باشە لە ئاوش لەمەنی. بەڵام هەندێک هەوکردنی توندمان هەیە ئەوانەی کە هەوکردنی گورچیلە و ڕێڕەوی میزیان هەیە بە دوایدا ئازارێکی زۆر هێڵنج و ڕشانەوە تایەکی بەرزیان هەیە ئەمانە لەبەر ئەوەی کە وا پێویستە کار ڕێژەیەکی باش لە شلەمەنی وەربگرن یان ئەوەی کە پێ وترێ مغەذی بیان دەینێ ئەمانە باشترە بۆ چەند ڕۆژێک بوەستین ڕۆژوەکانیان بشکێنن هەتاکو چارەسەری دژە هەوکردن و ئەوەی کە پێ ئەوترە ڕێژەیەکی باش ئاوش لەمەنی وەرەگرن کە زاڵ بووین بەسەر ئەو فترەی هەوکردنە توندەی گورچیلەیانە دوای دیسانەوە ڕۆژەکانی خۆیان دەست پێەکەنەوە و لە مانگەکانی داهاتووە یا لە کاتەکانی ترە قەزای ئەو ڕۆژوانە ئەکەنەوە کە ئەو چەند ڕۆژە ڕێگەمان نەداوە ڕۆژەکانیان بگرن. کاکتۆریان دەست خۆش بێ وەڵامدانەی پرسیارەکان عەزێت نەبێ ئەو کەسانی کە سەرەتانی گورچیلەیان هەیە یاخود عملیاتیان کردو ئەتوان بە ڕۆژوبوون تاسیری هەیە لەسەر ڕۆژوبوونەکەیان. شەرپەنجەی گورچیلە لە پرسیاری ڕابردووە باسێکمان کرد بەس بۆکو شێرپەنجە ناومان نەهێنا ئەوانەی کە تەشخیصەکرێن بە شێرپەنجەی گورچیلە دوو بەشن بەشێکیان ئەوەیە کە شێرپەنجەکە تەنها لە ناو گورچیلەکەیە و کاری لابردنی گورچیلەکەیان بۆ ئەنجام درراوە بەشێکی تریان ئەوانن کە شێرپەنجەکە دیسانەوە لە ناو گورچیلەیانەیە و بەشێک واتە تەنها گرێکیان بۆ لابراوە بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە شێرپەنجەیان هەیە ئەگەر ساڵێک بەسەر تێپەڕبوونی نەشتەرگەریەکانە تێپەڕ بووە ئەوە تەندروستی گورچیلەکەیان جێگیرە و نیشانەی بڵاوبوونەوەی شێرپەنجەکە لە جەستایانە نییە ئەچێتەوە ئەو پرسیاری کەوتمان یەک گورچیلە مادام کاری گورچیلەکەی تیکەی باشە و کێشەیەکی نەوە نیشانەی بڵاوبوونەوەی نییە ئەتوانێت ڕۆژی خۆی بگرێت و ئەوانەشی بەشێک لە گورچیلە یاخود تەنها گرێکەیان بۆ لابراوە باسمان کرد ئەگەر بە شێوەیەکی تازەکی واتە چەند ڕۆژێک یاخود چەند هەفتەیەک بەسەر نەشتەرگەرەکانە تێپەڕبووە باشتر وایە ڕۆژوو نەگرن لە پاشان قەزای بکەنەوە ئەوانەشی کە بەشێک لە گورچیلە تەنها گرەکان بەس لابردووە و نیشانەی هەڵدانەوەیان نییە و 6 مانگ یاخود ساڵێ بەسەر نەشتەرگەرەکە تێپەڕبووە ئەتوانن ڕۆژی خۆیان بگرن ئیشکالێکیان نیە ئینشاڵڵا. کاکتۆرگیان دەست خۆش بە بۆ ڕێنمایەکانت ئەرک نەبێ ئەو کەسەی کە زەرعی گورچیلەی بۆ کرابێت ئەتوانێت بە ڕۆژوو بێ کێشەی نابێ بۆی دەست خۆش زەرعی گورچیلە ئەم پرسیارێکی زۆر بەجێ لەگەڵیشیان من ئیزافەیەکی شێخەمە سەر زەرعی گورچیلە لەگەڵ ئەوانەی کە لەسەر غەسلن ئەوانەی شوشتنی گورچیلەیان بۆ ئەنجام درێت بەنسبەتی ئەوانەی کە زەرعی گورچیلە چ کاری چاندنی گورچیلەیان بۆ ئەنجام درراوە ساڵێک بەسەر نەشتەرگەریەکانە تێپەڕ بووە کەواتە مەرجەکەی ئەوە ساڵێک بەسەر نەشتەرگەریەکانە تێپەڕ بوو بێ کاری گورچیلەکە باش بێت واتە کریاتینینی بەرز نەبێ نیشانەی کۆبوونەوەی ئاوی زیادە لە جەستایان نەبێ بەمانایکی تر ئەگەر کاری گورچیلەکە باش بێ ئاوی زیادە لە جەستایان نابێ ئەم کەسانە
هیچ یەکێک لە سەرچاوەکان هیچ یەکێک لە توێژینەوەکان باز لەوە ناکە ڕۆژوو کاریگەری خراپیان لەسەردا بنێ چونکە عادەتی ئەم کەسانە زیاد لە پێویست ڕەنگە ترسیان هەبێ و حەقی خۆشیانە بەڵام توێژینەوەکان ئەومان پێ ئەڵێن ئەتوانن ڕۆژوی خۆیان بگرن بەڵام ئەم کەسانی کە زەرعی گورچیلیان بۆ کراوە چەندین جۆری چارەسەری بەرگری و چەندین جۆری چارەسەریان هەیە لە ژێر سەرپەرشتی پسپۆڕی هەناوی گورچیلە ڕۆژی خۆیان نەگرن جەدوەلی وەرگرتنی چارەسەرەکانیان بۆ ڕێکۆپێکەکرێ ئەتوانن ڕۆژوی خۆیان بگرن بەڵام باشترە لە فترەی مانگی پیرۆزی ڕەمەزان چەند جارێک ڕاوێژ بۆ پسپۆڕە بکەن کە سەرپەرشتی حاڵەتەکانەکات کەواتە ئەتوانن ڕۆژوو بگرن لەژێر سەرپەرشتی ئەو پسپۆڕی کە چاودێریانەکات چونکە ئەوان بە شێوەیەکی بەردەوام بۆ دیاریکردنی ڕێژەی ئەو دەرمانەی کە لە خوێنیانە هەیە سەردانی پزیشکە پسپۆڕەکەی خۆیانەکەن ئەوانەی کە کاری شوشتنەوەی گورچیلایان بۆ کرێت کە گورچیلیان سستە ئەم پرسیارە من ئیزافەیەکەکەم بۆ پرسیارەکەی بەڕێزت هەندێک حاڵەتمان هەیە کە گورچیلیان سستە هەفتانەوە پێویستە کا 2 جار یاخود 3 جار کاری شوشتنەوەی گورچیلیان بۆ ئەنجام بدرێت ئەم بە ڕێزانە دەرەجەی لە کارکەوتنی گورچیلیان 4 و 5 چونکە چەند 5 دەرەجەمان هەیە ئەم کەسانە لەبەر ئەوەی کە ئاوێکی زیادی زۆر لە جەستایان ناکۆوە بێتەوە و زۆربەی زۆریشیان زەخت و شەکرە و کێشەی دڵ و ئەوانیان هەیە ئەم بە ڕێزانە ئێمە ڕێنماییانەکەین کە ڕۆژوو نەگرن واتە ئەوانی کە غەسلی گورچیلە ئەکەن لەسەر غەسلی گورچیلن لەبەر ئەوەی کە دەرکەوتووە لە هەندێک لە حاڵەتەکانە بۆی هەیە چەند تووشی چەند گرفتێکی گەورە ببن ڕێنماییانەکەن کە ڕۆژوەکەیان نەگرن بە پرسکردن بە مامۆستایانی بەڕێزی ئاینی ئەتوانن فدیە بدەن کەواتە تاکە حاڵەتێک لە نەخۆشیەکانی گورچیلە کە ئێمە بە شێوەیەکی بەردەوام ڕێنماییانەکەین ڕۆژوو نەگرن ئەو کەسانن کە لەسەر غەسلی گورچیلەن کە کاری شوشتنەوەی گورچیلیان بۆ کرێ بەڵام ئەوانەی دەرەجەی عیجزی گورچیلە لە کارکەوتنی گورچیلیان نەگەیشتوتە حەدێک کە پێویست بە غەسل بکە لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕە ئەتوانن ڕۆژەکانی خۆیان بگرن دەست خۆش بۆ ئامادەبوونتان زۆر سپاس کۆتا پەیامم ئەوەیە ئێمە بە شێوەیەکی گشتگیر باسمان لە حاڵەتەکان کرد ڕەنگە هەندێک حاڵەتی ورد و تاکەتاکەمان هەبێ وا پێویست بکە بە شێوەیەکی ورتر لە ژێر چاودێری و لە ژێر چاودێری پزیشکیا بێت لەبەرەوەی کۆتا ڕێنماییمان ئەوەیە بۆ چارەخوازە بە ڕێزەکان هەر کەسێکتان بۆ وردبوونەوەی زیاتر پرسیاری زیاتر ڕایۆژ بە پسپۆڕەکەی خۆتان بکەن بە پسپۆری نەشتەرگەری گورچیلە یاخود پسپۆری هەناوی گورچیلە چونکە ئێمە وەکوتم حاڵەتەکان بە شێوەیەکی گژیر باسکرد ڕەنگە تاکەتاکەی حاڵەتەکان هەبێ لێکۆڵینەوەی زیاتر وردبوونەوەی زیاتری بێت زۆر بەخێر هاتن دەستان خۆش بێ زۆر سپاس.